لابارەی دۆخیابووری هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زیاتر قسە دەکەین بە تایبەتی کە ئێستا بارودۆخەکە بە شێوازێکە هاوڵاتیان توانای کڕینی هەندێک خۆراکیان نەماوە ئەمەش کاریگەری کردوتە سەر ژیانی ڕۆژانەیان لە ڕووی تەندروستیشیەوە بە هەمان شێوە بەڵام ئایا سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر وڵاتان و گەمارە و ئابوووریەکانی سەر ئێران هۆکارن یا هۆکارەکە ناوخۆیی و حکوومەتی ئێران خۆی بەرپرسیارە لە بەرامبەر ئەم گرانی و هەروەها بارودۆخی ئابووری خراپی خەڵکی ئێران زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز عەدنان هونەروەر چالاکوان لە فرانکفورتەوە لەگەڵمانە. بەڕێز عەدنان ئەم کاتت باش هۆکاری ئەو گرانیە کە ئێستا لە ئێران هەیە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە تایبەتی لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی و گەمارویانی کە لەسەر ئێران بووە و کۆتوبەندەی کە وڵاتانی ڕۆژاوایی و ئەمریکا لەسەر ئێرانیان دانابوو بەڵام ئێران دەڵێت کە گەمارەکان هیچ کاریگەریەکی لەسەر دۆخی ئابووری ئێران نەبووە و ئەم هەڵاوسانش کە هەیە هۆکاری دیکەی هەیە. پێتان وایە کە بۆچی بەم شێوازە بارودۆخی ئابووری خەڵک خراپە؟ ئەم کاتتان باش بە دڵنیاییەوە هەمووی ئەگەڕێت و بە سیاسەتە غەڵەتەکان کە لە ئێران پەیڕەوە کرێت زۆربەی کات ئەبینین کە پارەیەکی زەبەلاح لە بەشی نظامی و بەشی سوپات سەرفەکرێت کەچی زۆربەی خەڵکی بەو شێوە گرفتارن بۆ ئەوەی کە ژەمە خواردنێک بەدەست بێنن. ئەبینین کە سفرەی خەڵکی زۆر بچووک بووێتەوە و خەڵکی زۆر بە سەختی ئەتوانن ژەمە خواردنەکانی ژەمی ئەسلیان خۆیان بەدەست بێنن. بەڵام خۆ ئێمە ناکرێت چاپۆژیکە مەسەلەن بۆ نمونە لەو هەموو اختلاسی کە ئەکرێت لەو هەموو دزیەی کە بۆ نمونە دزی زەبەلاحکەی بن بە لە کانادا سەرمایە گوزاری پێەکەن ئەمانە کێیکە هەمووی دەوڵەتێکە هەمووی ئەو چینی فەقیر و هەژار ناتوانن هەمچین ئەم دزیانە بکەن و لە کاتێکا بەو شێوە کە بینین خەڵکی ڕووی هێناوە لە با بڵێن قاچە مریش خواردن هیچ پێی نەماوە مریشگەنیداونە ڕادەی هەژاری بەو شێوە پەرەیسەندووە خەڵکی توانای کڕینی شتومەکی سەرەتایی خۆیانیان نەماوەی لەوە بەڕاستی ئەمەی ئەگەڕێتەوە بۆ سیاسەتێک کە ئێران خەریکە بە شێوەیەکی زۆر ناتەندروست پەیڕەویەکە. هێژە هونەروەر پێشتر هەند بەرپرسên ئیرانی هۆشداریدا بۆ حکوومەتێ گوتو بۆ ڕێژە ئەنفلاسیۆنێ سەروی سەدا هەفتەیە ئەگەر بڤی ڕەنگی بچیتن خۆپشاندانên berfirehên cemawerî lê serastê Îran û Rojhilatê Kurdistanê lê dijî siyasetên abûriyên Îranê dest pê dikin û ragirtina wan û astankirina wan jî dê gelek zehmet bît. Hûn pêşbîniya pêşhatekê bi vî rengî dikin? بە دڵنیاییەوە هەمیشە شۆکی گرانی یەکێک لەو هۆکارانەیە بۆ ئەوەی کە خەڵک وە جەماوەر بڕژێنە سەر شەقام و هەروەبینیمان لە گرانبوونی بنزین بە شێوەی سێقات خەڵکی بە شێوەیەکی سەرسوڕهێنان هاتنە سەر شەقامەکان و شەقامیان داگیر کرد و بە دژی ئەو سیاسەتانەی کە ئێران خەریکە پەیڕەویەکان هەڵوەستیان شۆکی گرانی شۆکی هەڵاوسان ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی دەنگ هەڵبڕن و بێنە سەر شەقام بەڕاستی تر ئەوەی کە خەڵکی ئەبینین خەڵک لە توانایان نەماوە کە بۆ شێوە تەحەمولی وەزن بارودۆخەکە هەر بۆیە ئەمە ئەگەری هەموو شتێکەیە چونکە لە ئەگەری گرانیە لە ئەگەری نەبوونا کە خەڵکی نەتوانن پێداویستی سەرەتایەکانیان تامین بکەن ئەڕوانی خەڵک تووڕەن وەختێک کە خەڵک تووڕە بوو بە دڵنیایەوەم تووڕەیە کە هیچ لە ناو بنەماڵەوە تەشەنە ئەسێنێتە سەر شەقام دەتوانن باشە. بەڕێز هونەروەر جگە لەوە کە گرانی هۆکارێکە بۆی کە خەڵکی سە لە بارودۆخێکی خراپی ئابووریدا بن بێکاریش بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێو گەنجاندا ئێستا گەیشتۆتە لووتکە ئامارەکان وانیشان دەدەن کە ڕێژەی ئەو کەسانی کە دادەمەزرێن زۆر کەمن و بێکاری هەر ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێتە نێو هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی و ئێراندا. ئایا ئەمە هیچ ڕێگە چارەیەکی هەیە بۆی هاوڵاتیان بتوانن بە شێوازێکی دیکە ڕوبەڕووی ئەم سیاسەتانە ببنەوە؟ بینیمان کە لە ماوەکانی ڕابردوودا و شۆڕشانێکی بەرپابوون بە چه شێوازێک سەرکوتکران تا چەند دەتوانن ئەمانە
ئیتر کاریگەری نگەتیڤیان لەسەر هاوڵاتیان کەمتر بکرێتەوە بە چه شێوازێک ڕوبەڕووی ئەمانە سەرکردنی؟ بە دڵنیایی هاوڵاتیان هەر ئەوەی کە لە ئاستی ڕووداوەکان بێدەنگ نەبن و بتوانن دەنگی خۆیان هەڵبڕن ئەتوانن چارەسەر بدۆزنەوە، بەڵام ئەوەی کە هەروە بێدەنگ بن دیارە دەسەڵاتدارانیش زیاتر ئەچن سیاستهایەکی زۆر چەوت گرنە پێش کە ئەو سیاستانە باعث بێتە هۆی هۆکاری ئەوەی کە ئێران زیاتر و زیاتر منزەوی بێت و گۆشەگیر بێت و لە هەمان کاتیشە دەرفەتی هەلی کاریش زۆر کەم ئەبێتەوە بۆ خەڵکی و خەڵکین بە شێوەیەکی سەرسوورهێنەر ناتوانن ئیتر نەکار پێیاکەن داهاتێک بەدەستبێنن و لە هاوکاتیشە بێتە هۆکاری ئەوەی کە نەتوانن پێداویستی سەرەتایەکانی خۆشیان بەدەست بێنن. ئیتر ئەمانە وەکو ئەوەی کە بڵێ وەکو زنجیر بێ بۆ وەسڵەکە گەورە کاری نەبێت، پارەی نییە، پارەی نەبێت، تووڕەیە و ئەتوانێت شەقامیش بێنێتە جۆش و دەوڵەت مەجبورە بۆ ئەم گرانیە ئاخری هەر هەلی کار بدۆزێتەوە. باشە هێژەوەر لێ پێشی نوکاش مەجبوریە دەوڵەتی هیچ تشتێک بوو گەل نەکریە لە سەرانسەری ئیران و ڕۆژهەڵاتی کوردستانê. Ev rewşa ku xelek tê de derbas dibît li wî welatî di demekî de ku li gorî amarên sala 2010 awbûriya Îranê li ser astê Rojhelata Navîn sêyem e, li ser astê cîhanê jî 19 me. Boçî xelkê wê birsiye? Sebeb çi ye? ئەگەر من پرسیارەکەتان بەو شێوە لێک دەمەوە کە گوایە ئابووری ئێران لە ئاستێکی باشە بەڵام خەڵکی بۆ هەژارن، من بۆ شێوە وەرم من هەر باڵێ سەرەتا هەر ئەبینی کە سیاسەتی دەوڵەت زیاتر خەریکی گەڵاڵەکردنی بودجێ بۆ هەندێک بواری تر، بۆ نمونە لە بواری سپا و نظامیگەری و ئەو شتانە و هەناردەکردنی تیرۆر بۆ ئەو پەڕی سنوورەکان، بۆ نمونە بۆ سەر هەرێمی کوردستان بەو شێوە کە دێت بۆمبارانی هەرێمی کوردستان ئەکات و یا بۆ ئەوەی کە سیاسەتی تیرۆر بنێرێتە با بڵێن ئوروپا و ئەو شتانە، ئەمە هەمووی پێویستی بە پارەی زەبەلا هەیە کە سەرفی ئەکات. هەر بۆیە کە دروستە ئێران لەسەر ژێرخانێکی گەورەی بنزین با بڵێن پترۆل و گاز و نەوت و ئەو شتانە خەوتووە کەچی خەڵک لە هەژاریە ئەژین، ئەویش هەمووی ئەگەڕێتەوە بۆ سیاسەتێکی چەوتی هەناردەکردنی ئینقلابی ئیسلامی بۆ باقی وڵاتانی تر، ئەویش بە زۆرە ملی. هێژای عەدنان هونەروەر چەڵەکڤان gelek spas bûte.